لایەنەکانی حکوومەت بە تەواف بگەن بە ئامانج دواتریش لەسەر لایەنی پەروەردە و گەشەپێدان زیاتر کار بکەن بۆی گەنجەکانمان بتوانن داهاتوویەکی ڕوونیان لەبێ و خوێندن بەرەو پێشەوە ببین و گەنجەکانمان بخرێنە سەر کار و بەڕاستی داهاتوویەکی ڕوونیان بۆ دەستنیشان بگرێت و زیاتریش پەرە بە کاری گواستنەوە و گەیاندن زیاتر بدرێتن. باشتر وایە هەموو حیزبەکان یەک بگرن گرنگ کارێ بۆ کورتکەن پێشی خەن ئەوە لە هەمووی گرنگتر و باشترە. ئەزمموی حکوومەتی بکە فراوان لە ڕابردوودا بەڕاستی ئەزممونێکی باش نەبوو بگرێت تووشی قەیرانی زۆر قوڵیشی کردینەوە تەمەنا دەکەین لە داهاتوودا حکوومەتێکی نیشتیمانی حکوومەتێک بی کە دەرباسکرد و فریادڕەسی قەیرانەکانمان بێ بەتایبەت قەیرانی دارایی کە بەڕاستی ماوەی چەند ساڵێکە ئێمەوە بەرۆکی گرتین و خەریکە یعنی ژیانی خەڵکی ئێمە بەڕاستی بەرەو دۆخێکی زۆر دژوار بردووە. ئێمە ئومێد دەکەین ئەو حکوومەتە کە بێ حکوومەتێکی نیشتیمانی بێتن ئەرک و مەهامی ئەوە بێتن کە خەڵکی ڕزگار کە دەرباسکە لەو قەیرانە ناخۆشەی کە هەمانە و ڕێزی نیشتیمانی ڕێزی گەلەکەمان بێتە ئامانزی سەرچی ئەو حکوومەتە. سپاسدان. Bye bye. Bye bye.